من لەم ساتەوەختەوە دەست لە کارە کێشمەوە. دوای ماوەیەکی زۆر لە نێگەرانی و دەربڕینی ناڕەزایی و پێشکەشکردنی دەست لە کارکێشانەوەکەی بەبزوتنەوەی گۆڕان، سەردار قادر پارێزگاری سلێمانی دەست لە کارکێشانەوەی خۆی لە بری پۆستی پارێزگاری سلێمانی کشاندەوە. دەست لە کارکێشانەوەکەی پارێزگاری سلێمانی بەوتەی خۆی دەگەڕێتەوە بۆ نەبوونی دەسەڵاتی کارگەڕی بۆ بەڕێوەبردنی کارەکانی ئاماژەی بۆ ئەوە کرد دەسەڵاتەکانی بەجۆرێک کەم کراونەتەوە ناتوانێت خزمەتی هاوڵاتیان بکات. بێدەسەڵاتی پارێزگاری سلێمانی لە کێشەیەکەوە سەری هەڵدا کە ئێستا لە نێوانی یەکێتی و گۆڕان بوونی هەیە، ئەویش جێبەجێ نەکردنی ڕێکەوتنەکانی نێوانیانە کە بۆ پێگەێنانی ئیدارەی پارێزگا و پاشان ڕێکەوتنێکی حیزبی هاوبەش ئەنجامیاندا. بە گوێرەی زانیاریەکان گۆڕان زۆر نیگەرانە لەوەی یەکێتی ئامادەنیەوەکو خۆی ڕێکەوتنەکان جێبەجێ بکات. لەلایەک قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکومەت کارەکانی گۆڕان لە حکومەت ڕاناپەڕێنێت، هاوکات هیچ جەڵوێسێکی نییە لەبارەی ئەو ڕێگریانەی کە پارتی دەیخاتە بەردەم گۆڕان. سەرباری ئەوەش لە ئاسی داری خۆجەی سلێمانی یەکێتی کەمترین پۆستی بە گۆڕان داوە، بۆ پێی لە کۆی 1100 پۆستی پارێزگا گۆڕان 33 پۆستی بەرکەوتووە و لەو بڕەش 4 پۆستی نەدراوەتێ. هاوکات لە کۆی 67 شارەوانی لە سلێمانی گۆڕان هیچی بەدەستەوە نییە. ئەمە جگەلەوەی یەکێتی و پارتی بە هاوبەشی دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگاکانیان پەک خستووە. بە جۆرێک ئێستا ئەنجومەنی پارێزگای سلێمانی نزیک بووەتەوە لە حاڵتی سست بوون. دکتۆر غالب محەممەد عەلی ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە فراکسۆنی گۆڕان ئاماژە بۆوە دەکات گۆڕان لەگەڵ پارتی خۆی یەکلایی کردووەتەوە، دەبێت لەگەڵ یەکێتیش خۆی یەکلایی بکاتەوە. هاوکات بزوتنەوەی گۆڕان لە ڕوانگەی دەست لە کارکێشانەوەی پارێزگارەوە ئەگەری زۆرە ڕێشوێنی پێویست بگرێتە بەر. بە گوێرەی زانیاری سەرچاوەیەکی ئاگادار ئەم هەنگاوەی پارێزگار ئەگەر وەڵامی نەبێت، ئەگەری هەیە زنجیرەیەک دەست لە کارکێشانەوە بە دوای خۆی دابێنێت، گۆڕان بە تەواوەتی لە حکومەت بکشێتەوە و خۆی بۆ قۆناغێکی نوێ ئامادە بکات. ئەوە ژوایەوە دێت لە جواتەکانی بزوتنەوەی گۆڕان و ڕێخەری گشتی دەست لە کارکێشانەوەکەی پارێزگاری سلێمانی تاوتوێ دەکرێت. هەر بە گوێرەی زانیاریەکان ئاسەواری ئەم هەنگاوەی پارێزگار کاریگەری چارنووسازی دەبێت لەسەر ڕێکەوتنی یەکێتی و گۆڕان و ئەگەری هەیە بەرەو هەڵوەشانەوە بڕوات، ئەگەر بێت و یەکێتی خۆی یەکلایی نەکاتەوە لەگەڵ گۆڕان، بۆ پێی گۆڕان بە فەرمی داوای لە یەکێتی کردووە وەڵامیان بدەنەوە ئایا ڕێکەوتنەکەی نێوانیان جێبەجێ دەکەن یاخود نا، چونکە گۆڕان ئەوەی بۆ یەکلایی بووەتەوە، یەکێتی تەنها واژوویەکی لەسەر ڕێکەوتنەکە کردووە و دوای ئەوە هیچی ئەنجام نەداوە بۆ گۆڕان.